وڵا بەی حکوومەتی عێراقی زانم بۆیە لەبەر حکوومەتی خۆمان چەندەها معاشی خواردوین دەستی خسۆتە پینە قاقەمانەمان خنچێنێ و بەس بۆ ناخنچێ بۆ بۆیان ئارە وڵات دڵم خۆشە دووسە بیستمە بوو ئێستا بۆ بە 600 بەڵێ بڕوا ناکەم یەک ئەوەنە دەستی بوو بێتە بە حکوومەتی خۆمان بێت ئەوەشمان ناتێ 220ەکەشمان ناتێ ئیستا ئێمە نەک دڵمان خۆشە ئێمە وەکو یەکێتی خانشینان کوردستان خۆمان بە ڕێکخراوێکی ئۆپۆزیسیۆن نەزانین چونکەم لە 2014 ئێمە خەریکین و ئیسا خۆمان بە گەورەترین ئۆپۆزیسیۆن زانین لە هەرێمی کوردستانە بۆ لەبەرەوەی ئێمە قسەمان نەکردەوە تا قوتەکەمان هی قوتی خانشینمان گەڕاوەتەوە بۆ خۆیان ئیستا ئێمە ئەتوانین قسە بکەین والله تمنوني او كسن كيارمتي اما اداو اما حمي فقير وهجار وحمي داماو سياسة ودينا بشتيكا بيعملوا بشتيكا ها يعني عرض زور شاك ارى والله والله هي باشترا لسه باشترا ئێمە لە پێشا پیرۆزبایی لە خانەنشینانەکەین کەوا ئەم گۆڕانکاریان بەسەر ژیانیان هات کە نسبەتێکی زۆر باش ئەتوانین بڵێن کە سوودمەند بوو لێ زیاتر لە 200,000 کەس لە هەرێمی کوردستان سوودمەند بۆ لەم بڕیارە بەڵام ئەم بڕیارە بەنسبەت کۆمەڵێکیانەوە هێشتای کۆمەڵی ڕێگر ماوە لە بەردەمیانە بەنسبەت ئەوانەوە پێش یەکی 2014 تەقاعود کراون تەنها 100,000 غلای معیشیان بۆ کراوە و ئەمەش هەموو ئیمتیازاتەکانی یاساکەیان بێبەش بوون لەوە